ئەم دارانە تەمەنیان زیاتر لە 30 ساڵە. بسم الله الرحمن الرحیم. ئەم بارهەڵگرە ئەمڕۆ دەستی وەگردووە و پیشەی هەمیشەی ئەم بارهەڵگرە گازوایلانە کە لە دەستی وەگردە زیانێکی زۆری دا بە تایبەتی بۆ پارکی قەدەمەکان و ئەم دارانە تەمەنیان زیاتر لە 30 ساڵە. ئەم باخە تایسێکی ئەم دارانە سەوز بوون لە دەروازەی دربەنی خانە. ئەم پارکانە زۆر خەڵکی دربەنی خان پێوەی لاک بوون. بە تایبەتی ئەم دارانە ئەوە بارهەڵگرە بوو. ئەم دارانەیشی لە قوربانی بێنە بەر چاوی خۆم سارە بارهەڵگرە زارەیەکی زۆری داوە. ئەوە دارەی کارەبای ئاخرێکە لەو ئاودانەیەکی دەستی ئاجەکانی شکاندێ ئەگەر شتێک بوایە بەعی بەهاتایە حاڵەتێک بوایە خوا نەخواسەریدا چواتە ناو شاریانیدا لەسێر چوار سارە و کۆی کەرکوو چیمان بەسەرا هاو. من حەز دەکەم بەڕێز سەرۆکی حکوومەت کاڵقبات ئەم ڤیدیۆیە ببین و بێن چارەسەرێکی دەربەنی خان بکەن. هیچی تر ناڵێم، بەسەر ئەم ڤیدیۆیە ببین و بێن چارەسەرێکی دەربەنی خان بکەن.